بۆ گەیاندنی زانیاری و دروستکردنی پەیوەندیەکان پشت بەدانانی تاوەری مۆبایل و تەلەفۆن و ئینتەرنێت دەبەسرێت. تاوەرەکان لە ڕێگەی ناردن و وەرگرتنی شەپۆلی ڕادیۆیی زانیاری لە نێوان ئامێرەکاندا ئاڵوگۆڕ دەکەن و بە یەکەوەیان دەبەستن. هەروەها شەپۆلە ڕادیۆیەکان بەکاردێت بۆ پەخشکردنی ئاماژە ڕادیۆیەکان و ئاماژە تەلەڤیزیۆنیەکان. شەپۆلی ڕادیۆیی مەودایەکی بەرفراوان لە شەپۆلەکانی کارۆموگناتیزی دەگرێتەوە. ئەو شەپۆلە کارۆموگناتیزیانە دەگرێتەوە کە درێژترین درێژی شەپۆلیان هەیە یان ئەوانەی کە کەمترین لەرەلەریان هەیە لە نێوان هەموو شەپۆلە کارۆموگناتیزیەکاندا. درێژی شەپۆلە ڕادیۆیەکان لە نێوان تیرەی تۆپێکی پێ و درێژی یاریگایەکی تۆپی پێدا دەبێت. لەبەر ئەوەی ئەم شەپۆلانە کە درێژی شەپۆلیان زۆرە دەتوانن بە ئاسانی بە دەوری تەنەکاندا بگوازرێنەوە. ئەم شەپۆلانەش کاریگەری ژینگەی و تەندروستی لەسەر ژیانی مرۆڤ و زیندەوەران دروست دەکەن. لەسەر باسی ئەلکترۆمەگناتیک ڕادێشنەکان کە باسیشی کارۆمەگناتیسیەکانەکەین بە شێوەیەکی گشتی بریتێ لەو تیشکەی کە بە ناوەندێکی بۆشایەتی ئەپەڕێ کە بە شەپۆل ئەپێورێ بەوەی بە پێورێ چەند وات تێ ئەپەڕێ لەما بۆ مەتر مکعبێک واتە ئەم تیشکانە لەرەلەریان هەیە بەوەی بە پێورێن حسابی وەکو چۆن لەرەی هەموو تیشکێکیان پێ ئەکرێت لە تێپەڕبوونی ناوەندێکی بۆشایە ئەمانیش بە هەمان شێواتی ئەپەڕن بە ناوەندێکی بۆشایە کەواتە مادام ئەمە تیشکێکەوە بە بۆشایە کاتی ئەپەڕێ توانای ئەوەی هەیە لە هەر شوێنەکە تەنێکی بایۆلۆجی هەبێ ئەو پێ تێپەڕێ و بیبڕێ کەواتە توانای چی هەیە هەڵمژی نییە لەلایەن ئەو تەنە بایۆلۆجیانەوەی کە لە ناوەندەکە هەیە ئەنجا چ ئینسان بێت چ ڕوەک بێت چ ئاژەڵ بێت چ مێروو بێت کەواتە ئەم تیشکانە ئەتوانین بیان بڕن. یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی ئەم ئەلکترۆمەگناتیک ڕادێشنانە لە سەردەمی ئێستای ئێمەیە زۆر بەرفراوانە ئەی ژۆکو تاوەرەکانی بڵێن بورجی تەلەفۆناتە ئەو بورجانەیە لەگەڵ رادیۆیە تەلەڤیزۆنە وایفایەکان بەعام ئەنتەرنێت ئەم جۆرە ئەنتێنایانە هەموو یەکگرێتەوە تەنانەت مۆبایلەکەی دەستی خۆمان سمارتفۆنەکەمان بەشێکی زۆر لەم تیشکە ئەیاتەوە بەشێک لە یاریە مناڵانەکان کە سمارتن هەمووی دیجیتاڵن ئەوانە لە ڕێی وایفایەوە هەمی ڕەبتی شەبکاتی ئەنتەرنێتن هەمووی بەشێک لەم تیشکە ئەێنەوە. سەبارەت بە کاریگەریەکانی ئەلکترۆمەگناتیک ڕادێشن لەسەر ژینگە ئەتوان بیکەم بە چەند بەشێکەوە. یەکەم لە کاریگەریەکانی لەسەر ڕووەکە یەکێک لە توێژینەوەکان دەریان خستووە کە لە سایە پێنجی حەقلێکی زراعی بەرهەمەکەی کەمی کردووە کاتێک کە بۆ ماوەی 5 بۆ 10 ساڵ نزیک بووە لە تاوەرێکی تەلەفۆناتەوە. ئەمە هۆکارێک بۆ بۆی کە هەموو لە ڕوویەکیان دراسە کردووە سێران کورە بەشێک لەو ڕووی کە هۆکارە بۆ لە ناوچوونی بەرهەمە کشتتوکاڵەکان ئەو تیشکانە بۆ کە بەناوەندەکەی تێپەڕیوە. چکە ئێمە خۆمان نزانین ڕووەک ڕێگەکەی لە ئاوە لە گڵە دامە لە تەڕیە بەشی سەریشەوەی بەردەوام بەرکەوت بۆ بۆم تیشکە کارۆمەگناتیزیانە و تیشۆکانی تێکسچەرەکانی نەباتەکە هەمووی هەڵمژیوە واتە خانەکانی نەبات هەمووی هەڵمژیوە چکە زیندووە نەبات. لێرە میتاپۆلیزمی ناو نەباتەکە گۆڕانکاری بەسەرادێت کە گۆڕانکاری بەسەرایەت ناتوانێت بۆ شێوازە میکانیکی خۆی کە ڕۆتینی خۆیەتی مادەکان هەڵمژێ لە خاکەوە بۆ بەشەکانی سەرەوەی ڕۆکە ئەم میکانیزمەی تێکچووە لە ناو ئاڵوگۆڕی خانەکانی ڕۆکەکەیە بۆی هۆکار بۆ لە ناوبردننی بەشێکی زۆر لە ئەو کێڵگە کشتتوکاڵیانە. ئەمە وەکو کشتتوکاڵ وەکو ڕۆک بینە سەر ناوەندێکی تری ژینگەی کە زۆر زۆر گرنگە ئەویش مێرووەکانە و بە دەرەجەیەکیش هەنگێکێکە لە هەرە مێرووە هەستیارەکان کاتێک کە ئەم تیشکە بە ناوەندی وتمان بە بۆشایی ئەڕوا ئەم هەنگە کاتی ئەچێتە دەرێ بۆی هەڵاڵی گوڵ بمژێت و بگەڕێتەوە بۆ خانەکەی خۆی و شانەی خەلیەکەی خۆی کە دانراوە کاتێک کە بەم ناوەندی تیشکایەتی ئەپەڕێ تووشی هزەیەک ئەبێت چکە تیشکەکە هەمووی لەرە بەر هەنگەکە ئەکەوێت هەنگەکە ناتوانێت دوایی ڕێگەی خۆی بناسێتەوە بە ئاسانی بۆ ناو خانەکەی خۆی بچێتەوە لەکوێ بۆ بگەڕێتەوە هەمان جێگای خۆی بۆ لەبەری لێرەیە تووشی شۆکێکی لەرە ئەبێت کە بەرجەستەی هەنگەکە ئەکەوێ. ئەمە وا ئەکا کە چی بکە کاریگەری هەبێ لەسەر مێرۆکان بە شێوەیەکی گشتی
ئەمە وەک مێرووەکان ئەگەر بینە سەر لایەنی مرۆیەکانی وەکو مرۆڤ خۆی مرۆڤ یەکەم بەرکەوتی مرۆڤ ئەتوان بڵێم لە ناو مرۆڤەکانە مناڵە دوایش باسێکم بۆ بەپێی ئەمانە مندا بەشمکردن مناڵەکان کاریگەریان زیاتر لەسرە لەبەروی وەزنیان کەمترە خانەکانیان لە نەگەشە و نەشونمایان زووتر لە ڕووی سیستمی بایۆلۆجییانەوە بەرکەوتیانە بێ بۆ تیشکەکان و تایبەت ئەم جۆرە تیشکە کارۆمەگناتیسیانە کە لە بورجەکان و لە تەلەفۆنات و لە ئایپاد و لە وارلێسی ناوماڵانەوە دەرەچێت مناڵ دەرەجە یەکەم بەرکەوتە ئەمە ئەو حاڵەتانە چونکە وات لێکن کە تۆ هەستکە ئیتر تۆ بەرکەوتی یەکێک لەوانە کەم خەویتە کە ئەشخەوی ناچیتە قوڵایی خۆ ناچتە ستێپی ئەخیری خەوتنەوە واتە کە ئیتر لێرە هەموو جەستە ئیسراحەت و ڕیلاکسە بێ کە بەیانیان هەڵەسی هەست بە تەشەنوج و هینی عەزەڵەکانت ئەکەی هەستەکەی چیتە تەقاع ڕیاضەت کردووە بەڵام شتی واشە نەکردووە ینی هەستێکی تەشەنوجاتێک لە جەستەدا ڕوویاوە گۆڕانکاری بەردەوام لەسەر خانەکان دروست ئەکا یەکێک لەوانە چیە مێشکە کە بەرکەوتی ڕاستەخۆی بە تیشکەکان تەرەدودادی مێشک تێکە ئێمە ئەزانین و هەر کەسێکیش لە بواری مێشکە شارەزا بێ ئەزانێ مێشک وەیڤی خۆی هەیە وەیڤ لێنگسی خۆی هەیە ئەلفا و بێتا و سێتا و ئەمانە ئەتاچێتە سەرەوە گاماوەی هەیە ئەم وەیڤانە کە بەردەوام وەیڤێکی تری لەسەر بێت تەرەدودادی وەیڤی مێشک خۆی تێک ئەچێ ئەمە وا ئەکە کەسەکە زۆر کار هەست بەڕەنینێ ینی لیانێ بکە لە ناو گوێ ئەمە هۆکارێکە کە تۆ بەرکەوتنێکت هەیە لە ناوەوە جا ئەم شەپۆلانە مێشکە گۆڕانکاری پێبا من ڕاستەخۆشە نەڵێم خەتای تیشکە کارۆمەگناتیسەکان بەس ئەم یەکێکە لە هۆکارەکان بەڵام خۆی لەخوای بیرکردنەوەی زۆری ژەر هۆکارە بێ بۆم حاڵەتانە یەکێکتر لە ڕاستە خۆ بەرکەوتنی تۆ بۆ مێشک مۆبایلەکەتە هەموو مرۆڤێک ڕۆژانە لە ماوەی 20 دقە بۆ نیو سەعات نابێ بە بەردەوامی مۆبایلێکی بەگوێوە بێت هەر خۆشی یەکێکی تر لە کاریگەریەکانی لەسەر پیسبوونی ژینگە تەبعاً وتمان ئەوەی وەزنی کەمتر بێ زووتر کاریگەری هەر هەمان ئەو فڕیوانەش تێ باڵندەکارن باڵندەکانیش بە هەمان شێوە کاریگەری ڕاستەوخۆیان لەسەرە تایبەت ئەو باڵندانی کە نزیکن ناوەندەکانیان لە بنیادنانی ئەم بورجانەوە و ئەکەن کە قەڵاچۆیکەن شوێنەکە جێبێڵن جاران ئەمان بینین لە زۆر شوێنە چۆلەکە هێلانەیە کرد کۆتر ئێستا نایبینین ئەو زاهرەی زۆر کەم بۆتەوە بە شێوەیەکی گشتی تاوەرەکان بە بەرزی 20 بۆ 100 مەتر لەسەر و زەویەوە جێگیر دەکرێن زۆر جاریش لەسەر ماڵ و باڵەخانە و تەنکی ئاو دادەنرێن ژمارەی تاوەرەکانی کۆمپانیەکانی خزمەتگوزاری مۆبایل و ئینتەرنێت تەنها لە باشووری کوردستان تا ساڵی 2020 بریتین لە ئاسیاسیاڵ 1290 تاوەر فاستلینک 778 تاوەر ئاڵای نەورۆز تیلیکۆم 202 تاوەر تارین نێت 351 تاوەر زین عێراق 406 تاوەر جگە لە تاوەرەکانی کۆمپانیای کۆڕەک تیلیکۆم کە ژمارەیان نەزانراوە ژمارەی هەموو تاوەرەکانی پەیوەندی لە باشووری کوردستان بریتین لە 3081 تاوەر بە تەنها ژمارەی هەموو تاوەرەکانی کۆمپانیای ئاسیاسێڵ لە عێراق زیاتر لە 3000 و تەنها ژمارەی بەکارهێنەرانی ئەم تۆڕی پەیوەندیە لە عێراق نزیکەی 5.3 ملیۆن کەسە بەڵێ بێگومان لەبەرەوەی ئەو شەپۆلانە شەپۆلی ڕادوێیین یاخود مایکرۆوەیڤ ڕادوێیین لەبەرەوە تەمەشاکەی زۆرجار هەنێک توێژینەوە و لە کۆمەڵەوە هەیە کە کاریگەریان هەیە لەسەر زیندەوەران و ئیکۆسیستم بە شێوەیەکی گشتی بە تایبەتی باڵندە و با بڵێن مێرووەکان بە تایبەتی تر هەنگ کە کۆمەڵی توێژینەوە کراوە کە کاریگەریان هەیە لەسەر ئەم جۆرانە چکە دوجار کارەکاتە سەر جیناتی ئەمانە و لەوانێ بێت هۆی مردنی ئەم ئاژەڵ و با بڵێن ئەم باڵندە و مێروانە کە ئەوەی کە هەیە بڵاوە لە عالەمە و لە هەندێک توێژنەوەی کەش هەیە ئەڵێ کاریگەریەکی وای نییە لەسەر ژینگە بەڵام ڕای کەش هەیە ئەڵێ کاریگەری هەیە لەسەر ژینگە بەڵام دوجاریش بێگومان ئەمانش هەمووی پێویستی بە ڕێخستنەوە و ڕێنماییە بێگومان ڕێنماییمان هەیە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2013
کە تایبەتە بە پۆلێنی پرۆژەکان ئەلفوبا و جیم و تاوەرەکانیش بەشێکن لە یاخود با بڵێین دامەزرانی ناوەندی تەلەفۆنەکان یاخود بەداڵی تەلەفۆنی یاخود بەخشی رادیۆیی و تەلەڤیزۆنیەکان و تاوەرەکانی مۆبایلیش لە زمانی ئەمانەیە لەو ڕێنمایەیە هەیە کە بەشێکیان ئەکەوێتە پۆلێنی باوە و بەشێکیشانەکەوێتە پۆلێنی جیمەوە بەپێی ئەم ڕێنمایە بۆ دانانی بەداڵەی ناوەندی لە کاکەوێتە پۆلێنی باوە پێویستەکە لە شوێنی با بڵێن لە قوتابخانە و مزگەوت و دایانگە و ئەمانەیانە بێت و هەروەها پێویستەکە بەرزی ئەم تاوەرانی کە دائەنرێت بەرزێکی ستونیەکەی لە سەر زەویەوە 15 مەتر بێ لە سەر بیناوە بۆن لە 6 مەتر بێ و هەروەها ڕوبەری سەوزاییان لە 25 کەمتر نەبێ و هەروە ئەو مۆلیدە و با بڵێن ئێستا چاوی وزەی کە بەکاری ئەهێنن پێویستەکە چۆن بێت پێویستەکە دۆستی ژینگە بێ ژاوەژاوی نەبێ ڕۆن و پیسی و ئەوانەی نەبێ و هەروەها پێویستیشەکە مۆڵەتی گواستنەوە گەیاندنی شێپێ و دوجاریش داواکارێک لێرە پێشکەشەکە مۆڵەتی ئەدرێتێ. بۆ چاودێریکردن و کەمکردنەوەی کاریگەری خراپی تاوەرەکان لە عێراق کار بە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2010 تایبەت بە خۆپاراستن لە تیشکە نائایۆنیەکان لەسەر تۆڕەکانی مۆبایل دەکرێت. لە باشووری کوردستانیش هیچ ڕێنمایەکی تایبەت بە تاوەرەکان بوونی نییە. ئەوەی هەیە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2013 کە تایبەتە بە پرۆژەکان. ئەمەش لەلایەن دەستەی پاراستن و چاکردنی ژینگەوە دەرکراوە. تەنها چەند مادەیەکی باسی تاوەرەکان دەکات. بەگشتی دانانی تاوەرەکان لە چوارچێوەی کۆمەڵێک ڕێنمایی و بڕێردایە کە خۆی دەبینێتەوە لەمانە. تاوەرەکان لە هەموو لایەکەوە بە بربەستی کانزایی دەورە بدرێن. تاوەرەکە بەرزتر بێت لە گشت خان و بیناکانی دەوروبەری لە سنووری بازنەیەکدا کە نیوە تیرەکەی 10 مەتر بێت. بەرزی ئەو بینایی کە تاوەرەکەی لەسەردا دەنرێت لە نێوان 15 بۆ 50 مەتر بێت. سەربانی بیناکە کۆنکرێت بکرێت. کەمترین دووری نێوان دوو تاوەر لەسەر هەمان بینا نابێت لە 12 مەتر کەمتر بێت. دووری نێوان لەشی مرۆڤ و تاوەرەکان لە دیوی ئاراستەی سەرەکی تیشکەکانەوە نابێت لە 12 مەتر کەمتر بێت. سەبارەت بۆ تاوەرانی کە لە با بڵێن سەر بینا و ناو گەڕەکانان بێگومان مۆڵەتیان هەیە و هەندێکیانەوانی کە لەو پێش هاتوو مۆڵەتیان دەرهێناوە بەڵام لەوانەیە هەندێک لە مەرجەکانی کە پێویست بوو بێ لە بەڵەنامەیە جێبەجیان نەکرد بێت بێگومان ئەمە کێشەیەکە بەتایبەتی ئەمانە ئەکەوێتە پۆلێنی جیمەوە کە پێویستەکە لە سادەی ڕوبەرەکەیان سەوزایی بێ و پشتێنی سەوزایی بە دەوریان هەبێ بەڵام لەبەرەوەی لەسەر بینای ماڵەکانە نەیان کردووە و لە جیاتی ئەوە پێویستەکە لە جیات سەوزکردن واتە شوێنی کە سەوزکەن ئەمەیان نەکردووە بێگومان ئەمەش بە دوواداچوونی بۆ کراوە لەلایەن هۆبەی تیشکەوە لە فەرمانگەی ژینگەی سلێمانی. بۆ دانانی هەر تاوەرێک پێویستەکە ئەوانەی کەکەوێتە پۆلێنی جیمەوە بێگومان تاوەرەکانەکەوێنە پۆلێنی جیمەوە پێویستەکە لە سادەی ڕوبەری ئەو شوێنەی کە دابین کراوە بکرێ بە سەوزایی و لەگەڵ سێریس داری هەمیشە سەوز بە دەوری پرۆژەکە وەکە بینین کە لەسەر بینە و باڵەخانەکانە بێگومان ئەمانە نەکراون پێویستەکە بکرێت بەڵام بە دوواداچوون کراوە کە پێویستەکە لە شوێنی گە سەوزیکەن واتە وەکو تەعویزێک بۆ ئەو شوێنانەی کە نەکراوە لە شوێنی کە بیکرێت. سەبارەت بە پێدانی مۆڵەت لە ئێستا ئەوەی من زانیاریم هەبێ لەبەرەوەی کێشەیەکمان هەیە کێشەی سەوزکردنەکە زیاتر لەسەر بینە و باڵەخانەکانە کە نایکەن یاخود با بڵێن لە شوێنی کە سەوزی ناکەن بۆیە فەرمانگەی ژینگەی سلێمانی ئەم مۆڵەتی ڕاگرتووە لەبەرەوەی ئەوان ئامادەنین ئەو ڕوبەرە سەوزکەن چەند ساڵێکە ئەم مۆڵەت پێدانە ڕاگیراوە. بێگومان لە ڕێنمایەکە تایەتی بۆ نمونە نێوانی دوو تاوەر ئەگە تاوەرەکان بچووک بن 50 مەتر کەمتر نەبێ و هەروەها ئەگەر گەورە بن 300 مەتر کەمتر نەبێ بێگومان ئەمەش بۆ مەسەلەی سەلامەتی و هەروەها بڕی ئەو تیشکەوردەشی کە بەر مرۆڤەکەوێ پێویستەکە لە 0.4 میلیوات پێ سانتیمەتر دووجا با بڵێن زیاتر بێ واتە لەو ڕێژەیە کەمتر بێت چکە دوجار ئەوە کاریگەری هەیە لەسەر تەندروستی مرۆڤ بۆیە ئەم ڕێژەیە دانراوەکو ڕێنمایە و هەروەها بە گوێرەی تاوەرەکان ژەکە تاوەرەکان بۆ نمونە وەک باسم کرد هەندێکی هەیە گە لە ڕووی زەویەوە ئەبێ 15 مەتر بەرز بێ و هەروەها لەسەر بینادا بدرێ ئەبێ 6 مەتر بێ و هەروەها ئەگەر بۆ نمونە بینایەکی بەرز تەبان ئەو تیشکانە نابێ ئاراستە بکرێم بەو بینانەی کە نیشتەجێبوون لە چوادەوری خۆیەتی نزیکە لێوەی و هەروە بە تیرەی 30 مەتریش بۆ نمونە بینایەک هەیە لە تەنیشتیەوە ئەو بینایە کە 30 مەتر دوورە لێوەی
بەرزیەکەی نابێت لە 4 مەتر کەمتر بێت واتە بۆ نمونە بینای لە ئاسی ئەو بینایە ئەبێت لە 4 مەتر کەمتر نەبێت ئەمە تەڵام بۆ ئەنتێناکانی هەوایەکانی لە بەشی خوارەوەی نابێت لە 4 مەتر کەمتر بێت واتە ئەم پێواران دانراوە بۆ ئەوەی سەلامەتی مرۆڤەکان بپارێزرێت. سەبارەت بە زیانی تەندروستی تاوەڕەکان و کاریگەری خراپی لەسەر مرۆڤ چەندین لێکۆڵینەوە ئەنجام دراوە ئەوەی سەلماندووە کە تاوەڕەکان هۆکارن بۆ توشبوونی مرۆڤ بە نەخۆشیەکانی مێشک و سەرئێشە و نەزۆکی و بیرچوونەوەی لەسەرخۆ و چەندین جۆر نەخۆشی تر. بەشێک لە پزیشکانیش ئەوە ناشارنەوە کە ئەو تیشکەی لە تاوەڕەکانەوە دەردەچن دەبێتە هۆی چەندین جۆر نەخۆشی شێرپەنجە لەوانەش نەخۆشی شێرپەنجەی خوێن بە تایبەت لە منداڵاندا و کار دەکاتە سەر تواناژیریەکان و توانای زاوزێکردن بە تایبەت لە ژناندا. خۆی بەگشتی بۆچوونی دژبەیەکێ لەسەر تاوەڕەکانی تەندروستی و کاریگەریان لەسەر تەندروستی مرۆڤ. ئەو توێژنەوانی کە کراوە هەر لە سەدەی ڕابردووە تا پێسە بەردەوامی هەڵگری بۆچوونی جیاوازن. بەشێک ئاماژە باوەکەن کە پەیوەندیەکی ناڕاستە خۆیان هەیە لەسەر تەندروستی مرۆڤ و بەشێکیان ئاماژە باوەکەن کە هیچ کاریگەریەکی ئەو تویان نییە. بەڵام ئێمە بەگشتی توانین کاریگەریە نێرێنیەکان لەسەر تەندروستی مرۆڤ پۆلێم بکەین بەسەر دوو جۆرە، جۆرێکی خەفیف و دوو جۆرێکی دژوارتر. جۆرە خەفیەکەی توانین بەگشتی کۆمەڵی گرفتی تەندروستی کاتی دروستەکەتانی بۆ نموناکرێتەوەوانەی کە لە نزیکەم تاوەڕە پەیوەندیکردنەوە ژیانە گوزارێنن تووشی جۆرێک لە سەرێشە بن، تووشی خەمۆکی بن، دڵڕاوکێ بن، تێکشوونی هۆرمۆناتیان بۆ دروست بێت، کێشەی خەوتکردنیان بۆ دروست بێت. ئەمانە گرفتی کاتی تەندروستین. بەڵام لە پاڵ ئەمانەیە هەندێک توێژنەوەمان هەیە لە پەتاوتی توێژنەوە کۆنەکانی کە پێشی کرا ئاماژە بەواکەن کە پەیوەندیەک هەیە لە نێوان ئەو مرۆڤانەی کە لە نزیک ئەم تاوەرانەیە ژیانە گوزارێنن و لەگەڵ توشبوونی بە نەخۆشیەکانی دڵ و دەمارەکانی خوێن، گرفتی سیستەمی زاوزێ، شێرپەنجەی خوێن بە تایبەتی لە منداڵانە یاخود شێرپەنجەی مەم. بەڵام لەم دوایانەیە توێژنەوە تازەکان ئاماژە باوەکەن کە ناکرێت ئەم گرفتە تەندروستیانە گرفتێکی ئۆتۆنی و پەیوەندیێکی ڕاستەخۆی بۆ شوێیان نییە لەسەر تەندروستی مرۆڤ. بەڵام هەم توێژنەوە کۆنەوەکان هەم توێژنە تازانی کە ئەکرێت باس لەواکەن کە بڵێ لە مناڵە ئەکرێت تووشی شێرپەنجەی خوێن من لەوەکە پێوترێت لوکیمیا. ئەمەیان چۆن بۆ دەرکەوتواتن توێژنەوەیان کردووە لە ساڵ 3000 مناڵ 1972 ئەم توێژنەوەیان کردو کۆمەڵێک مناڵان هێناوە لەم شوێنانە نیشەجییان کردوون نزیکەی 3000 مناڵێ بە نزیکەی 200 مەتر لەم تاوەرە پەیوەندیانەوە ژیاون. مقارنەتەن بەوانە کۆمەڵ مناڵی تراناوە کە زیاتر لە 600 مەتر لە دوورێم تاوەرە پەیوەندیانەوە ژیانیان گوزەرانەوە. بۆیان دەرکەوتو ئەوانەی کە نزیکتر لەم تاوەرە پەیوەندیانە ژیاون بەهۆی ئەو کەرەنج و ماگنێتیک فیڵد و شەپۆلانەی کە بەریان کەوت و بەرکەوتنیان لەگەڵان هەبووە ڕێژەی توشبوونیان بە شێرپەنجەی خوێن لە 69 بووە. بەڵام بەراورد بەو مناڵانەی تر کە دوورتر ژیاون توشبوونیان بە شێرپەنجەی خوێن دابەزێ بوو لە 23 کەوایە لە دەرەنجامی ئەم توێژنەوە گەیشتن بەو دەرەنجامەی ئەو مرۆڤانەی یاخود ئەو هاوڵاتیانە ئەو مناڵانی کە نزیک بەم تاوەرە پەیوەندیانە ژیانە گوزارن بە ماوەیەکی دوور و دێش و بەرکەوتنیان بەرامبەر ئەم شەپۆلانەیە زۆرترە مەترسی ئەویان زیاترە کە تووشی شێرپەنجەی خوێن بەرامبەر بەوانی کە دوورتر لەم تاوەرە پەیوەندیانە ژیانە گوزارن. بەڵام بە چ میکانیزم بە گەم شتە ڕوات هەستە توێژنەوەکان نیان سەلماندووە. کەواتە ئەگەر گرفتە تەندروستیەکان چەندێک لاوازیش بن بە بۆچوونی من باشتر ئەم پەیوەندیان ئەم تاوەرە پەیوەندیانە دوور بێت لە ماڵ و شوێنی شتەجێبوونەوە بۆی ئەو مەترسە کەمیکاییشە نەبێتە گرفتێکی ئۆتۆ لەسەر تەندروستی مرۆڤ. بە پێچەوانەی ئەو لێکۆڵینەوە و توێژینەوانی ئەنجام دراون ژمارەیەکی تر لە توێژەرەکان وایان دەرخستووە کە تاوەرەکان کاریگەری نەرێنیان نییە لەسەر ژینگە و مرۆڤ جگە لە کاریگەری بەرزکردنەوەی پلەی گەرمی بە ڕێژەی 0.1 پلەی سەدی. بەشێک لە پزیشکانیش کەوتونەتە ژێر کاریگەری ئەم توێژینەوانە و باوەڕیان وایە کە تاوەرەکان زیانی تەندروستی لەسەر مرۆڤ نییە. خۆی عەز بەڕاستی ئەسڵ پێشەکاری ئەبێت بڵێن کە دیاردەی تاوەرەکان و دیاردەیان مۆبایل دیاردەیەکی سنووردار نییە. لەوانەیە سێ لە سەرچواری مرۆڤایەتی لەسەر گۆی زەوی مۆبایل بەکاربێنن لە هەموو سوچ و کوچەکۆڵانێکا تاوەرێکی کارەبای هەیە. جگە عنیکە ئەگەر جگە لە تاوەری ئەنتەرنێت کە باسەکەین هەرسا زوش لە سەرەتای بەس دۆزینەوەی کارەبا ئەو ئەن تاوەرە گەورانەی کە کارەبای پیانەخڵەکە یەکەمنێک کارەبایە بێگومان هەموو تیارێکی کارەبایی حەقێکی مغناطیسی بە دەوری خۆیان دروست ئەکا
بێگومان ئێمە سا جەستەشمان کارەبانی دروستەکان هەریەکە لە ئێمە مرۆڤ لەبەروی کە کاربان لە جەستەمانانی دروستە بێ و کە هەموو کار و فەرمان و چالاکەکانی جەستەمان سەرجەمی کار و چالاکیانن بە کارەبانی ئەڕوا لەبەرەوە بێگومان ئێمەش بڵێن یاسا فیلدێکی موگناتیسی بە دەورمانە حەقڵێکی موغناسی بە دەورمانە هەمومان وایە هەتاکو ئێستا داتایەکی زۆر ڕوون لەسەر بەس داتایکی ڕوون لە بەردەستانیە کە باسی زەرەرە فراوانەکانی بکات بە پێچەوانەوە لەگەڵ یعنیەوەی کە ژمارەیەکی زۆر ژمارەیەکی بێشماری مرۆڤ لە ئامێرەکانی پەیوەندی بەکارێنن ژمارەیەکی بێشمار لە ئامێرەکانی ئەنتەرنێت و مۆبایل لە بەردەستی هەموو ساکەسەکانە بگرە زۆربەی زۆرمان لەبەروی کە ئامێرێکی مۆبایل دوو ئامێری مۆبایلمان هەیە لەبری ئەوەی کە لە بەشێک لە بەشەکانی ژیانمانە کۆنتاکتمان بە تەکنۆلۆژیا بێ لە زۆربەی زۆری بەشەکانمانە لە ماڵەوە لە ماڵەوە لە سەرەتایی نێت حەسانت لە خەوت کۆنتاکتت بەم ئامێرە کارەبایانە بەم تابلێتە کارەبایانەوە هەیە هەتاکو شەو جارێکترش چە ماڵەوە لە ماڵ لە شوێنی کارت لە ناو سیارت لە حتا خۆی کە بەجادۆ بە بازار ئەڕۆی ئامێرەکان نزیکە لێتانەوە لەگەڵ ئەوەی کە ئەم هەموونی ئامێرانە لە دەورمانە هەیە لەگەڵ ئەوەی کە هەموو ئەمنی کایە موغناتسیانە بە دەورمانە هەیە هەتاکو ئێستا زەرێکی ئەوتۆ زەرێکی دیاریکرا و نەدۆزراوەتەوە یعنی کە ئەوەنە بە ئاشکرا و بەڕوونی بڵێ ئەم زەرری کە لە جەستەی منە ڕوئەیە پەیوەندی بە بوونی کایی موغناتیسی لە دەوروبەرمەوە هەتاکو ئێستا سەرڕای زۆری و فراوانی بەکارهێنانی ئامێرەکانەوە زەرێکی وە ئەوتۆ لە جەستەی مرۆڤای بەدی عنی ناکرێت لە سەرەتای ئەیانوت زۆر عنی بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن مۆبایل و هاند فریەکان پەیوەندیکە بێ بە توشبوون بە ناسە مەسەلەن بە شێرپەنجەی مێشک بەڵام سا داتاکان پێچەوانی ئەوەیان سەلماندووەکە هیچ عنی پەیوەندیەک نییە لە چاو بەکارهێنانی بڵێن پەیوەندینە لە نێوان بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان و لەگەڵ سا توشبوون بە شێرپەنجەی مێشک. سەبارەت بەم دژیەکەی توێژینەوە زانستیەکان ڕێبەر ئۆجەلان لە تێزەکانیدا دەڵێ لە ئەنجامی بڕوای زانستگەرایانەی دەسەڵاتخوازی سەرمایەداری چەندین قەیرانی گەورە ڕوبەڕووی جیهان بۆتەوە لە ڕۆژێکی وەهادایە کە فیل بە تاڵەموویەک پێناسە دەکرێت و مشک بە فیل دەپلیشێنرێتەوە ئەمەش ئاراستەیەکی کوێرانەی قەدەر نییە ئەنجامی بەکارهێنانی لاسەنگانی زانست و تەکنەلۆژیایە لەلایەن دەسەڵاتەوە هەڵەیە ئەگەر زانست و تەکنەلۆژیا بەرامبەر بە قۆناغ بە بەرپرسیار ببینرێت چونکە سربەخۆ ناتوانێت ڕۆڵ ببینێت بەڵکوم بە گوێرەی هێزەکانی سیستەمی کۆمەلگا ڕۆڵ دەبینن ئەمەش وەڵامی پێویستیە سەرەکیەکانی کۆمەلگا ناداتەوە و ومێدێکی چارەسەریش نیشان نادات. بۆ بەردەوام ماڵین کاریگەری تیشکەکان لەسەر بەپێی کێشی مرۆڤەکانە بۆ لەبەری ئەوە گرنگ نییە من بزانم چەندێک دەرئەچێ لە ئەنتێناکەوە واتە چەندێک تیشکم هەیە لە ناوەندەکە ئەوە گرنگە بزانین چەندێک هەڵ ئەمژرێ واتە سپیسفیک ئەبزۆربژ و ڕێیتەکەیەتی واتە ئەو بەشەی کە هەڵ ئەمژرێت کە بەوات بۆ کیلۆگرام ئەپێورێ واتە هەر جەستەی تۆ بەپێی کیلۆگرامەکە تا جەستەت لاواز و بەهێز بێ قابلیەتی هەڵمژینی ئەم تیشکەی زیاتر ئەبێ لەخوا بۆیە کاریگەریەکەی زیاکەم مەفروزە لایانی پەیوەندیدار بێت لە ماڵەکەی منە قیاسی ئەم ئەکسپۆژەر ڕێیتە بکە واتە چەندێک هاتۆتە ناو بینای ماڵەکەی منەوە چەندێک هەڵمژراوە و چەندێکیش لە جەستەی منە ڕۆژانە بەرکەوتم هەڵمژین معنی بۆی هەیە ئەتوانم ئەم لە ناو خماکۆیەکەم و ئەمە وەکو وەزنەکە. وەکو توێژینەوە هەیە باسیەکە کە ئەم بورجانە کاریگەری خراپیان هەیە لەسەر تەندروستی و لەسەر ژینگە چکە ئێستا ئەم قسانی کە من لێرە بۆ ئێوەم باس کرد هیچی لە خۆمەوە نەم هێناوە یعنی بەڕاستی گەڕاوم لە ڕێی ئەو سەرچاوە توێژینەوەکان کە بە فعلی توێژینەوە بڵاوکراون ئەم زانیاریانم کۆ کردوێتەوە بڵێ توێژینەوە هەیە و ئەڵێ کە زەرەری هەیە و زیانی ژینگەی و ئینسانی و تەندروستی هەیە بەڵام لە هەمان کاتە توێژینەوەشمان هەیە ئەڵێ نیەتی بۆیە لێرە ئەکەوینە بینی دوو ڕووەوە یەکێکیان کۆمەڵێک لەو توێژەرانن کاڵێن زیانی نیە کۆمەڵێکش لەو توێژەران کاڵێن زیانی هەیە بۆیە تا ئێستا ئەم حاڵە زۆر یەکلایی نەبووتەوە بۆیە زۆر کات ئەو گومانە لای ئێمە دروستە بێ ئەو بەشە توێژەرەی کە ئەڵێن زیانی نییە احتیمالیە سپۆنسەرەکانیان خۆیان ئەو کۆمپانیانیان لە پشتۆ بێ کە هاوکارن بۆ
دیزاینکردن و دانانی ئەم جۆرە تاوەرانە. ئێستا مەسەلەن لەواچە من وەکو توێژەرێک لە بوارەکە خۆمەچم بە دوای زانیارەکان ناگەڕێم ئەتوانم بیناسمەوە ئەو توێژینەوانی کە کەسانێکی ئاسایی و خەمخۆر کردوانە و ئەو توێژینەوانشی کە سپۆنسەریان لە پشتەوەیە. بۆیە من وەکو خۆم ئەزانم بەڵێ بە قەنەعەتی تەواوی خۆمەوە لە 100% زیانی تەندروستی و ژینگەی. بەنسبەت ئەوەی کە وەکو چارەسەر بێ ڕاستی ئەبێ لایەنی بەرپرس پابند بێ بۆ ستاندەرانەوە بۆ لیمتانەی کە بۆی دانراوە بەپێی ڕێکخراوە جیهانیەکان بە شوەیەکی گشتی ڕێکخراوە جیهانیەکانی کە تایبەتمەند کار بۆ ژینگە ئەکەن چەند پێوەەر و ستاندەرێکیان داناوە بۆ تیشکەکان لە تیشکی وایفایەکان بە شوەیەکی گشتی و ئەنتێنا و بورجی ئەتەرنێت و موبایل و هەموو جۆرەکانیەوە. ئەمانە وەکو لایەنی بەرپرس و لایەنی پەیوەندیدار بە بوارەکە. بەڵام وەکو خەڵکی ئاسایی زەڕورەکە ئەو ئاگایی هەبێت کەمترین ماوە مۆبایل بەکاربێنێت. تەنانەت مۆبایلەکەی دەستی خۆی زەڕورە لە 20 دقەبوونی و سەعات زیاتر بەکاری نهێنێت بەردەوام بە قسەکردن و ئەگەر بەکاریشی هێنا لە گیفانە یا لە گیفانی ئەمە لای دڵەوە داینێنێن دوور لە خۆی داینێن. ئەمە وەکو ڕێنمایی بۆ هاوڵاتیان لە کاتی خەوتنە بە هیچ شێوەیەک وایرلێسی ماڵان ئەنتەرنێتەکە کراوە نەبێت و زۆر گرنگە کە مناڵان دوور بخرێنەوە لە بەرکەوتنەکانیان. چکە یەکەم شەبەکەی چاوی مناڵ کاریگەری هەیە بە جۆری ئەم تیشکانی کە لە خودی ئایپاد و مۆبایلەکانەوە دەرەچێت. وەکو ناوەندە ئەکادیمیەکانیش گرنگە کە لەمە بەدووە توێژینەوەی زیاتر لەم وارەیە بکرێ چکێکم ئەتوانین وەکو زانکۆکان و پەیمانگاکان و سنتەری توێژینەوەکان ساڵانە بتوانن چەند خوێندکارێکی ماستەر یا دوکتۆرا تایبەتمەندکەن بەم لایەنەی ژینگە کە ئیتر بەرەو ئەوە ئەچێت کە هێواش لە ناومان بەرێت چکێکم هەستی پێ ناکەین تامی نییە بۆنی نییە ڕەنگی نییە ئەی ناتوانانی بزانین لەکوێ هەیە ڕاستەوخۆ ئەو بڕێ هەستی پێ ناکەی بۆیە ئەتوانم لە ناوەندە ئەکادیمیەکان لەمڕۆوە وعی بە بڵاوکەنەوە زیاتر بگەڕن بە دوای داتا و زانیاریەکانی کە جێگەی سیقە و باوەڕن کە بڵاوکەن و بەناو هاوڵاتیان چۆن بتوانن خۆپارێزی بکەن یا خۆیان بێن لە ناوەندەکانی خۆمانە بۆ من شاری سلەیمانیم هەیە چەند توێژەرێک وەربگرم لە ناو شاری سلەیمانیە دراسی ئەم تیشکە بکەم زام لەکوێ زۆرترین مەودای هەیە چڕێکی زۆرە لەکوێ خەڵکی چ ناوچەیەک زۆر بەرکەوتە ئەتوانین ئەم جۆرە توێژینەوانە و ناوەندە ئەکادیمیەکان بەرجەستە بکەین. زۆری تاوەری کۆمپانیەکانی گەیاندن و ناڕێکی دابەشبوونیان بەدەر لە زیانە ژینگەیەکان سیمای شار و شارۆچکەکانی باشووری کوردستانیان شێواندووە. بەشێکی بەرچاو لە تاوەرەکان لەسەر زەوی و بینای قوتابخانە و نەخۆشخانە و باخچەی منداڵان و ماڵان و باڵەخانەکان دانراوە بەبێ ڕەچاوکردنی پێوەرە ژینگەیەکان و پاراستنی تەندروستی مرۆڤ و ژیانی زیندەوەران. هەر بۆیە پێویستە لەلایەن وەزارەتی گەیاندن و شارەوانی و تەندروستی و دەستەی پاراستن و چاکردنی ژینگەوە کار بکرێت بۆ سنووردارکردن و کەمکردنەوەی زیانە ژینگەی و تەندروستیەکان و پێویستە زانکۆکان و ناوەندەکانی توێژینەوە لێکۆڵینەوەی زیاتر لەسەر کاریگەری تاوەرەکان و زیانە تەندروستی و ژینگەیەکانی بکەن.